سەرشتان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە ئەمڕۆ ڕاگەیەنراوە سەبارەت بە پشۆکانی جەژنی قوربان هەم لە هەرێمی کوردستان و هەم لە عێراقیش. لە هەرێمی کوردستان 4 ڕۆژ کراوەتە پشوو لەلایەن حکوومەتی هەرێمەوە لە ڕۆژی 6/6 واتە هەینی تاوەکو ڕۆژی 9/6 واتە سێشەممەی داهاتوو دەوام لە هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە 4 ڕۆژ پشووە، بەڵام بە پێچەوانەوە لە عێراق 5 ڕۆژ کراوەتە پشوو لە ڕۆژی 6/6 کراوەتە پشوو تاوەکو 10/6 ڕۆژی چوارشەممەی داهاتوو یەکەم ڕۆژی دەوامەمە لە کاتێکدایە کە لێرە موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوەڕێەوە نین کە پشویان بۆ ڕابگەێنرێت، بەڵام چاوەڕێەوەن کە موچەکان لە بەغداوە بنێردرێت. حکوومەتی عێراقیش ئەم ئێوارە لەبری ئەوەی کە هەواڵێکی خۆش ڕابگەێنێ بۆ هەرێمی کوردستان و موچەکە بنێرێت ڕۆژەکانی پشووی دیاری کرد بە هیوایەوەی کە پێش جەژن موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێت و لەگەڵ پشۆکە بێ بە دوو جەژن بۆیان. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شاد بۆ هەموو لایەک.